بە سەرپەرشتی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و هاوکاری چەند ڕێکخراوێک ئەم گەنجانە کۆکراونەتەوە تا قسە سەر کێشەکانی گەنجام بکەن و لەگەڵ بەرپرسانی پارێزگای سلێمانی و چەند ئەندام پەرلەمانێک گفتوگۆی ڕاستەوخۆ بکەن. بۆی کە بزانن بۆی کە بیانەوە لە کۆمەلگایەک لە ئاشتی بژین ئەبێت چۆن بژین ئەوانیش گەنجانێکی بەتوانا بوون ناوەت گەنج ناویان نووسی و خیبرەکانی خۆیانان نووسی ئێمە 25 گەنجمان هەڵبژارد لەم 25 گەنجە لەم سێ ڕۆژە توانیان ئەو کێشانەیەکە هەیەە و ناهێڵێت ئاشتی لە کۆمەلگایان بەرقەرار ببێت دیاری بکەنەوە و بگەینە وەکو ئەبینن بە گوێی بەرپرسان. گەنجان باس لەوە دەکەن کێشەی سەرەکیان بێکاری و دەسوەردانی هێزە ئەمنیەکانە لە ئیش و کارە تایبەتەکانی گەنجان کە تا ڕادەیەک ئازادیەکانیان بەرتەس کردوتەوە. ئێمە لێرە لە سلێمانی و کێشانی خستوماتمان و بەرامبەریان کێشەی کەمبوونەوەی هەلی کارە کە بەر شێوەیەکی زۆر وە دەستێوردانی هێزە ئەمنیەکان و لایەن حزبەکانە لە کاروباری کۆمپانیەکان و ڕێکخراوەکانە. 5 کێشەی گرنگ کە لەوانش کە نەبوونی بەشداری گەنجانە لە بڕیار هەلی کار ئەمن و ئاسایش و ژینگە و هەروها بواری پەروەردە کە ئەمانە کێشەی سەرەکین لە پارێزگای سلێمانی بە تایبەت و هەموو عێراق کە ئەتوانین باسی بکەین بە هیوای ئەوەی کە بەرپرسان گوێمان لێ بگرن دانیشتنەکە نەبرێت بە عقارێکی تر کە هەرچەنە قسەکان ڕەدێک بوو بۆ قسەکانی ئێمە چاوەڕێ ئەومانە کرد کە باسی پرۆژە و ئەو بڕیارانە بکەن کە لەوانەیە لە دوای ئەم دانیشتنەوە بدرێ بەڵام ئێمە هەموو کێشە و چارەسەرەکانیشمان لە ڕێگەی بە شێوەی زانستی خستونەتە پێشچاو و دەزانین کە لە کوردستاندا کەسانێک دەچنە پۆستێکی باڵاوە و یعنی مۆدێلی خۆیان ئەفرۆشنەوە بە دەوروبەر و بە گەنجانی تر و دەیانەوێت کە لەم ڕێگەیەوە وا دەرخۆن کە گەنجان نەتوانن بەم ڕێگەی ئەوانە تێپەڕن و بەم ڕێگەی ئەمان هەمان دەستکەوتی ئەمان یاخود سەروتریان هەبێ بەڵام ئەمانە هەمووی نەتیجەی پشتیوانی حیزبی خوێندن لە زانکۆکانی دەرەوە پشتیوانی مادی بەهێز لەلایەن خێزانەکانیانەوە جا بەچە هۆکارێک دەتوانن پشتیوانیان بکەن بۆیە گەنجێکی بێکار لە بنەماڵەیەکی هەژار لە قوتابخانەیەکی کوردستان کە دەخوێنێت و دواتر لە زانکۆیەکی ناوخۆیی خۆمان خوێندن تەواوەکە ئەو هەلەی بۆ ناڕەخسێکە بۆ ڕەخساوە لە کاتێکە کە هیچ پشتیوانێکی حیزبیشی نییە تەنیا لەبەری بڕوانامەتانەیە هەموو ئیشێ بۆ ئێوە نابێ. پارێزگاری سلێمانیش ئامۆژگاری گەنجانی دەکرد کە پشت بە خۆیان ببەستن و دەشڵێت بەپێی ئامارەکان لە سلێمانی کەمترین ڕێژەی بێکاری تۆمار کراوە. کە ئێوە بزانن تەنیا لەبەری بڕوانامەتانەیە هەموو ئیشێ بۆ ئێوە نابێ ئەوە زۆر هەڵەیە منە تا گەشتوم بێرە کەم ئیشەیە نەم کردبێ هەر ئیشێکە بە خەیاڵی ئێوەیانەیە بۆیە بڕوانامە ڕێ بە تۆ ئەیا بیتە کۆمەلگا بڵێ لەم بوارە ئەزانم نەگەوەی دابینکەری ژیانی تۆ بێ ئەوە هەڵەیەکی گەورەیە هەرکەس بزانی ئەوەیە ڕێژەی بەتاڵە لە سلێمانی کەمترین ڕێژەیە لە هەموو عێراقا ئەم بە ڕێزانیە نیشان بۆیەوە کردووە نەتەوەی گرتوەکانن داوای ئامار لەوان بکەن باسی نسبەتی هەژاریتان بۆ بکەن لە سلێمانی کەمترین ڕێژەیە و باسی بەتاڵەتان بۆ بکەن کەمترین نیسبەیە لە هەموو عێراقا بۆیەوە نەقەدر لە پارێزگاکەتان مەکەن. لە هەرێمی کوردستان بێکاری بە کێشەی سەرەکی گەنجان دادەنرێت بۆ پێی هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگاکان سەرەڕای ئەوەی لابواری خۆیاندا کاریان دەست ناکەوێت بەڵکو لابوارەکانی دیکە و ئیشوکاری بازار و کەرتی تایبەتیشدا کاریان بۆ نابێت ئەمەش لەبەر ئەوەی کە دەرفەتی یەکسان لە بەردەم گەنجاندا نییە و حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ پتۆکردنی پێگەی خۆیان بە یاسایی و نایاسایی هەزاران کەسیان دامەزراندووە و خاوەنی زۆرینەی کۆمپانیەکانیش بەرپرسانی سیاسی هەرێمن و هەموو کەسێک بۆ کارکردن وەرناگرن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.